هاوڕیان و کاتتان باش بە هیوان باش بن بە هیوان باش بن هاوڕیان ڕێز خۆشەویستی بۆ ئێوە سەرچاوی ئەمە هاوڕیان ببورن سەگ ژوورەکەم ساردە درەنگ کاتم گەرمی بکەم من لە کووخەکەم بە تەمام ناوی لێ بنێم بارەگای قادر نادر یعنی خۆر بوارزانی بارەگای نییە بەڕێزان خێربێن سەرچاوی ئێمە بۆیە قەمسەڵم لەبەرە سەگ جەوەکە ساردە سەگ جەوەکە سادە ئێستا دەست پێ دەکەین پەیزەکەمان وەرگرتەوە ئێستا دەست پێ دەکەین هەر بە بۆنەوە کۆمەڵک شتمان لەسەر بە وەکو واجب هەندە قسە و باز دەکەین هەر ئێستاکە سەرچاوی ئێمە هاوڕێنێ و پاڤل زۆر بەزمی خۆشە تشێرتە چی لەبەر کردیە بەو پلو زائید دوو سێی باشە زائید دوو سێ بەیەک تشێرت سوێکردمان گرتوەکان ئەلەمە چی گەورەی ئەمریکای پێوەیە ینی نیشانی بەزمت خۆشە کاکە پاڤل دەڵێن وەڵا برادەرێک ئاگادارە دەگوت ئێران زۆر لی تووڕە بووە ئێران دەگەی لە ناو سلێمانی کاکاوە لەو لەحزەی کوا دەبی کوو کاک پاڤل لۆ وا دەکەی لۆ پەکف ئەوە دروشمەک بوو هاوڕێیان بەخێر بێن ئەوە دروشمەک بوو وەختی خۆی ئەوە دەکرا لە هەولێرە دەیان وا گوترایە لۆ وا دەکەی لۆ حافز ئەسەد لۆ وا دەکەی لۆ کووا دەبی کوو پەکف بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە ئێستا دەست پێ دەکەین دوایین شوێت ئێستا ئەوەش دەکەین و تەواو سەرچاوەڕێیان دوو ڕۆژ 36 سەعات ئەو فەیسبووکەیان لێ داخستین هاوڕێیان کە پەیزێک دادەخرێ یان سکاڵای لەسەر تۆمار دەکرێ ڕێک وەکو ئینسانەکە کە نەشتەرگەری لۆ دەکرێت قەت نابتەوە ئینسانەکەی جاران قەت نابتەوە بە ریپۆرت بەداخستن ئیتر بینەر لە دەزەدەی یعنی ڕێژت کەم دەبێت داخلیان دێ زوونت دەکەن ئەوەی خراپە ئەگەنا هەر بەردەگیرێتەوە هاک نەمایە لە فەیسبوک کەس نەترسێن زۆر کەس نەترسێن نا بەس ریپۆرت و سکاڵایان لەدەستمایە ریپۆرت و ئەویان سبەی لە سەعات دوو لە خێمەشکۆ ئامادە مسپە ڕۆژی مێژوویەوە کاک سامانیشێک لە مانگرتوەکان دەرێمە وەک مانگران داواکان تەوا خەڵک سبەی دەزاخۆتە خانەقین سەعات دوو لە خێمەشکۆ ئامادە بن سبەی ڕۆژی مێژوویە خۆ پیشاندانێکی گەورە ئامادە دەکەن بەخێر بن سەرچاوی ئێمە هاوڕێیان ئەندێ سەرنج بدەین یەک لە سووریای ئەوڕۆ خەڵکی ئەفرین بەشەک گەڕایتەوە ئەو مرتەزەقەکانی تورکیای تەقریبەن لێ دەرکرایە جەماعەتی شەرع ئەوی کە حکومەتی نوێی سوورە سەرچاو گەڕاینەوە بەڵام ئەوەی ئێمە بزانین نەو ئەگ لە ئیتفاقیشەیە یعنی ئەوە بەشەشی لە ئیتفاقی نێوان مەزلوم کۆبانی و ئەحمەد شەرع بوو کە دوو جار دانیشتنی جارەکەیان دوو بوو وەبزام دانیشتنیان کرد لەو دانیشتنە یەکێک لە بەندەکانی ئەوەیە کە دەبێت ئەو ناوچانە بدرێتەوە خەڵکی کورتیان تورکەکانی دەربکرێن و ئەوەی ئێمە زانیتمان 6 ئەندامی دەستگای ئاسایشی هەسەدە لەگەڵیانە لەوێندەر دەگەڕێنەوە ینی ئامانجەکە وەزئی سووریا بەرەو ئەو ئاراستەیە دەڕاتن کە ئەحمەد شەرع هەموو سازشێک دەکات لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا بە تایبەتی فەڕەنسا کە بەشی ویە بۆیە سازش بۆ کورد دەکرێتن وەزئی کورد خراپ نییە قات مەترسن نە من وەگرن چ گوترا چ دەکرێت ترامپ چ دەکات چ ناکە ئەمنی ینی کورد شانسەکی مێژووی هەیە کورد و دروزەکان لە سووریا ئەگەر هەیە هەتا ئەزمموی ڕۆژ ئاوا بتە ئەزمونێک لە ئەزمون لە بۆ هەموو سووریا لە بۆ دروزەکان لە بۆ عەلەویەکان ینی کۆمەڵێک ئاڵوگۆڕی گەورە ڕوودەدا دڵنیابن لە قازانجی کوردەبی مەترسن کاکە میدیایکی
نزیک لە هەواڵگیری تورکیا دی هەندێک شت بڵاو دەکاتەوە جێی ترس نییە بۆیە ئەو لە عەفرین ئەو بەرپرسەکانیان زۆربەیان ڕۆیشتینە عەفرین و سەرەکانی حکوومەتی سووریای نوێ دەستەوە ئیتر هەسەدەشیان بەشک لەگەڵدایە وتر لە گفتوگۆدان نەگەرەوەی ئەوە خاڵێکی زۆر گرنگە کە مەترسن دوو بارزانیتان دیت ڕەوشی چەند خراپە بڕوا بکەن ئەو 30,000ەی مامۆستایان کە وانە بێژەکان پێیان ئەلغا کردەوە هەموو شەرتی خۆیان دەبێت بکەن ئەو مەزەرەی نەفتەش ئاوڕیان خۆ نەفتەکە نادرێتەوە حکوومەتی هەرێم سۆمۆ دەفرۆشی مجەڕەت هەر ئەوەندەیە ئەوان قازاندەشی زۆر لەوە دەکەن بە هەزاران سەیارە بە هەزاران کارمەندی خۆیان لەو حدود و منطقەی ئەمنی و بە ناوی سکوێریتی و ئەوانە دادەمەزرێن هەر ئەو دوو شتەی ئیسفادە لێ دەکەن ئەگەنا پارەی نەفتەندە لەویان ناڕاتن و دەشبینن و وەزعەکان هەروادەیە درێژەش دەچێشی حکوومەتی هەرێم نازم بڕیارەوە بووە تا مانجی سێ تەواوبی ئەو زانیاریان لای من بوو بەڵام پێ ناچێت ماتەڵە هەیە وەزعەکان بە چ دەڕوا نازانم و هاوڕێیان جملەیەش کەش بڵێم ئەوە هەر وەکو مقەدیماتە کو ئینسان دەستە نان خواردنێ بدات هەندێک لەو شتانە دەخوا مقەلەبات و سەڵاتەوە ئەو شتانە ئەتەوە برادەرێکمانە بۆ لە خۆشی لە فەقیری دەیگوت هەموو زارداکەم نیست چیە دەنا دەمگوت بابە ئەوە پێش خواردنەکەم خوارد کەنجێک خواردن دێ لە کاتێکدا هەموومان بە نیسێک بە شلەی باینجان بە شلەی بامیا بە ناو سێری باستوکە تەندوری گەورە بووین بۆچی ئەو ڕوپیانە نین بزانن ستوڵ و بەژن و هەیکەل و ئەوەی چیان هەیە لە کاتێکدا ڕۆژیان ئەمە ڕۆژمان هەبوو بەس خواردنمان نەبوو خواردنەکانمان بەهەرحاڵ مراد قەرێلان لێدوانشیدا لێدوانەکە جێگای سەرنجە هاوڕێیان ئەڵێ لە ماوەیەکی نزیکدا دەبینن ئەو تەیارانای کە بە ئەوەندە بوتەگرێ ئەوە نامینێ تر ینی پرسیارەکی گەورەیە کو نامینێ چ چەکەچیان دەدرێتێ کە تورکیا نەوێری لە بەردەستیدا هەیە گوزارەکەی تریش گوتی مژدەتان دەدەمەوە بوودا گوتی 20 ئەوەی درۆنی تورکیمان کەتاندیە ئێستا درۆن ناوێری ئێڵە ناوێری لە لە ناوگەری لە ئەوەی دەوێری لە بەرامبەر خەڵکی مەدەنیە لە ناو کۆڵان و شەقامە گشتەکانی باشوورە ئەو شتە دەکرێت هاوڕیان یەک دوو شتان پێ بڵێم یەک دوو شتی لەسەر خۆم کە قازانجی هەیە لۆنگۆ بەن کو برادەرێک دەگوت کابرایەکی بەتەمەن لۆی دەژێڕامەوە دەگوت ئەو ژنەم دەبینی ژنەکی بەتەمەنیە بووت پێ ئەوەی 4 جار ڕەدووکە تێی نایتمەوە 4 جار ڕەدووکە تێی نایتمەوە بەس بڕاوکردن من ئەو فەیسبووکە زیاتر لە 8 جار داخرایە دە 12 شکایەتی لێکرایە هەر هینایتمانەوە هەر ئاکتیڤمان کردیە شەڕێکە لەگەر بەشێکمان دەکرێت ئەو شەڕە لەگە هیچ کەسێک نەکرایە بڕوان پێ بکەن هیچ حزبەک یعنی تێژ ناگەم خەڵک کێشتی زۆر لەمە خەتەرتر باز دەکە لۆ تشقەڵە بەوان ناکرێ لۆ ئەو هەمووە بەمە دەکرێتن بۆیە هەندێک سەرنج دەدەن دەزانم خەڵکی کەش لێی دادەخرێ بە بەسیتە هەندە میدیا هەیە هەمووی ئەوڕۆ داخستنی پێیتی بڕوا بکەن هەواڵ هەبووە بەو میدیانەم گوتێ کە باش بوونە لە خەتی سلێمانی وتیان قادر ناوێرین نەترسی داخستنی پێیت لێمان دەدەن ئەنگۆ زۆر دەڕۆین لێمان دەدەن وایە پارتی نییە کە وەرە لایڤەش تون بکە مەسەنە سەر ئارین لێت دەدەن ریپۆرتە داخستنایە ئەنی پارەی دنیا سەرف دەکەن لەسەر شتی ئەمنیان بکات زۆر ئەزێتی مەسعود بارزانی و مەسرور بدە لێت دادەخەن ینی ئەوە بەشەکە وەسیلەک لە وەسیلەکانی ئێرهابە دوو ئەو وەسیلەیە من نامەوێت زۆر ئەو بکەم بەس ئەوڕۆ دنیای سوسیال میدیایە هیچ هێزەکی ئۆپۆزیسیۆن بەقەدەر سوسیال میدیا بەهێز نییە سوسیال میدیای ئێستا دەقاتی گۆڕانی کۆن بەهێزە بەس ڕێکخراو نییە بەڵام هێزێکی زۆر تۆکمە و کاریگەرە لەسەر ڕووداوی سیاسی بۆیە پارتی وشێتی زۆر تەنگە تاوبوونەوە تایبەتی بەو کارەکتەرانەی دەزان تەسیری گەورەیان هەیە لەسەر سوسیال میدیا لەسەر جوڵانی ئەزیێت دەدەن بەس ئەمە تێناگەم یعنی بۆ برادرێک هەر ئەوەندە دەگوت قادرەوانەی کوردستانیان حزبەکان ناو نادەن ئەنگۆ ناو دەدەن دەستنە سەر فۆکسی ڕەمزەکانیان بنە ماڵی بارزانی
ئەوە سەبەبێک لە سەبەبەکانە بەڕێی من منطقیش نزیکە ئەگەنا خەڵک هێشتی اقتصادی خەتەر بدە باز دەکا لە میدیاکانیان ببورن بۆیە دەڵێم بۆیە قەمسەڵم لەبەرە قسە جەوەکەی شۆرێم سادە درەنگ گەرم کرد هاوڕێیان پێشتر بە ئەوە لەمەیان دەدا پێشێلی مافی فەیسبوک بۆ بەسیتی دەیاندیتەوە وێنێکی ئۆزەلام بوو وێنەیەکی سامە بنلادن بوو وێنەیەکی گەریلا بوو ئەنی تند و تیژێک بوو بەو شتانە لەمەیاندا نەمان دەزانین بەڕاستی بەڵام لەەوە لە 2020 بەڵام دوای ئەوە تێگەیشتین ئتر بە ریپۆرت بدات لێیانداین بە ریپۆرت خراپیان لێ دەداین ریپۆرتەشی زۆر فەیسبووکیش زۆربەی بوویتە ئامێری زیرەک ئەوەی لەسرە خۆ بەعقل ئەوە ناکات چی دێتە بەردەستی چی دێتە بەردەستی بەس دوای ئەوەی ئەو هێ من لە هۆنیە کە ئەو ڕۆژە گرتم بەس بە خۆی دەزانی کو گرتم چەند ساڵ و نیوەکە لە دویمەوە دوم جارە بیگرم بە ژمارەی وا زیادیان لۆ دەکەم هاوڕێیان وەڵی دەیان کەس ژمارەی وڵاتەکانی خۆیان لە بۆم دەنێرن سەفەری وڵاتەکان دەکەن وەت ساپەکەم لۆ دەکڕن سوپاسیان دەکەم ئەو جارە حاجیەک بوو هەرەوەندە بڵێم سوپاسی دەکەم گرتم هاوڕێیان ئێمە لە هۆنی هات پارتی فێرە کو وەخت خۆی حسکەکان چون ناو پارتی فێرە شەڕیان کرد پارتیان فێرە شەڕ کرد بڕوا بکە پارتی خۆ شەڕیان نەدەزانیاندا خەڵکی چەکداری ئەوەی کەم بوو حسکەکان فێریان کە زۆر بێ ئەوەکان ئەو هێمن لە هۆنیە پارتی فێرە زۆر ئەو تەکنیک و شەڕ و ئەوەی کرد کە لە ڕووداویش بوو ئەوە بوو ئەو خەتی شینی هینا کوردستان و زۆر هەموو جەماعەتی ڕوودا و خەتی شینیان هەبوو یعنی منەوە لە جەماعەتی ڕوودا و هەندە شتە بوو زانیم کە وتیان ئەو خەتی شینی هینا کۆنتاکتەی زۆری هەیە خبرەی هەیە ئێحتیمام پێدەدا ئینسانەکە ئێحتیمام بۆ شتان دەدا بۆیە ئەوە بووە دینەمەی کۆمەڵە گۆڕانکاریت کە بۆیە وا دەکەن هەمووتان دەڵێن فەیسبوک هەموو میدیاکانی ڕەخنەگری پارتی بن ڕوبەڕووی داخستن و پەیج و ئەکاونت بوونەوە ئەکاونت جودایە لەگە فەیسبوک بەهەرحاڵ نوێترین شتیان جگە لەوەی مەسەلەن ئەو لایڤەی من پێشان دەیان برد ئەم ناوڕۆ کردیتم دەیان خستە ناو پەیجە چیکە عەرەبیش بوو مانشێتەکەشیان نەدەگۆڕی لێیان دەدا دەیانگوت ئەوەی مەی بردیە ڤیددیۆی مەی بردیە ئامێری زیرەکە خوێڕێکەش سەیری بەروارەکەی دەکرد ئیوی کەونتر بە زۆرە بکەوە تەلەفۆن و تەلەفۆنکاری لەگە فەیسبوک ماما هەتا داهاتەوە یەک دوو هەفتەی پێدەچوو بەنمونە ئەوە وەسیلەک لە وەسیلەکان بوو دوای ئەو ڕێمان لێگرتن فەیسبوک تا حەدەکانی قسەیان لەگە کرا دەیان جات کوێستاوی خەتیشینی هەبی دەتوانی قسەیان لەگە فەیسبوک کاتن هاوڕیان نوێترین خطەیان چ بوو ئێستا ساڵێک دەبی دێن فەیسبوکێک دەکڕن دادەنێن بە ناوی تو ناوەکەی دەگۆڕن کەمەک لەی تو کەونتر دەبیتن دەچن پۆستەکانی تو دەدزن ناوی تو دەخەنە سەری هەمان ڕسم هەمان کەڤەر هەمان وێنە دادەنێن شکار لە فەیسبوک دەکەن دەڵێن ئیمەی بردیە پەیجی مەی بردیە دەرێ ئەوە ناویمە و پەیجی مەی بەکارهێنا ئەوەتە ئامێری زیرەکە دەبینی بەروارەکەی ئەوەیە ئەزان ناوجارێکیان لەگە من کرد پەیج کە پەیج بەدەگمەن خەتیشینی هەیە پەیزە چی کابراایکی ئینگلیزیان کڕی بوو کە ناوەکەی دادەنم لە ئەوە ینی هەموو ئەرشیفەکەی چوو بوون ئی 2011 پەیزێکی 2011 خەتیشینیان هینابوو داخوا بە چ پارەیەکی خەیاڵیان کڕیە تەوان یەکێک لەو هاکەرانە یەک دوزار قسەی لەگە من کردیانیەوە جارێک شتێک بوو پێویست ناکەنی جاری وردەکارێکە گوتی ئەم بە ناوی مەسرور و ئارینی قسە لەگە دەکەم مەسرور و ئارینی بڕوان پێ بکە وتی یانی هەندە شتە ڕۆژگارێک دادێتۆتان باز دەکەین وتی بەس ڕابگرن ئەو هەڵمەتە پەیجەکانتان هەموو دەدەینەوە ڕابگرن ئەو هەڵمەتە پەیجەکانتان هەموو دەدەینەوە ئەمە داخوازی شێوانیوانەمان کرد قبولیان نەکرد بەرحاڵ ئەو بابەتە شکەیە ڕۆژگارێک دادێ و مێژوو باز دەکرێت بۆیە هاوڕیان چون پەیجێکی 2011 آخر پەیج ئەگە 2000 چەند کەومبی سقەی زۆرترە لە لای فەیسبوک لەو پەیجە نوێیانە خەتی شین کابراایکی ئینگلیز بووە کڕیبیان لە 28 جانوەری چون ناوی منیان خستیانە سەناوی من ئەو پەیجانە لەو کابرا ئینگلیزانە کورد نییە بە $500 بفرۆشی لەو ئەزدەن بەلای کەم بە یەک دوو دەفتەری لێکڕ یەک دوو دەفتەریش فێر لە کاک ئارینی دەکەن تێم دەگەی بە یەک دوو دەفتەریش دەساق
600,000 کرۆنی سویدی دەکات 56,000 دلار لەسەر فەیسبووکە چی من دادەنێت و پارێک چ جێلەیە ئارین چ جێلەیە کە سەرپەرشتی تیمی ئەوانە دەکاتن ئەمە دەقیقنەوەی ئارین دەمی ئەو هەڵبەتە ئڕهابیە دەکە لەگە هێمە لە هۆنینە فەرمانگەکە ئەوەکە ڕێیەکان دەبینەوە دوو عەرەبن یەک ناوی بەحراویە ئەو زیاتر بەو شکارە نەسن ئەویش تەلەگرامی من داخرە تەلەگرامی من و ڕەنزدەری داخرە هاوڕێیان چوو بوونەگە شەریکەکی هندی فێڵیان کردبوو لێمان کەشفکردن تەلەگرام کە تەلەگرام بە کەس قەپات ناکرێ ینی تەلەگرام ئەللاگە ڤیدیۆ ڕوود بڵاوکەیەوە ڕوود بڵاوکەیەوە زۆر لێت دادەخرێتن سانسۆری نییە تەلەگرام ئێمەیان داخستی نامانەوە شەڕەکی زۆر گەورەی قەز لەوەیە دەچن فەیسبووکەکی بە ناوی تو دەکەنەوە هەمان شتت هەمان حتا فاسلەی نێوانیان یەکە ڕسم یەکە ئەوەیە دەچێت شکایەت دەکەن لە فەیسبووکە 2000 گوتم خەتی شیم بوو ئەوە بوو یعنی 2011 بوو کە نرخەکەی زۆر گرانە لە ئینگلیزە چیان کڕی بوو ناوەکەی ئینگلیزیەتر نازانم چێندەریە شکایەتیان کرد بەسی 6 سەعاتی چۆن هینامانەوە هاوڕێیان ئەتو دەچێ کۆنەوە بە ناوی چێ بووە چێ زوو پرۆفایلی کردیە یعنی دەیان خەلەلی لێ دەبینیەوە چکو لە فەیسبووک وەکو محکەمەیە ئەو ڕاستە ئەو فێرەی لە ئەوەی دەکاتن ئامێری زیرەک دەکات بەس ناتوانانی فێر لەگەر نەفەرێک بکە کە لە هاندێگەری سەرپەرشتی ئەو کەیسە دەکات دەچی دەگەری قسە دەکەی بەس ئەو دەی بە تەلەفۆن تێیان بگەن تکایە بۆ خۆتان چکۆم دەزانم زۆر زار میدیای کوردی هەندەچانان پەیوەندی بە ئێمە دەکەن ئێوەوان باشترین شت ئەوەیە هەموو ڕۆژ دەبی سبەینان هەستای لە دوای قاوە خواردنەکەی سێرش بکەی چ شتێک بە ناوی توکرایانە ئەگەر ئەمە هەژنۆدەیەکمان لێ سووتاندینە هاوڕێیان دەبی سێرش بکە سێرش بڕۆنە سەر ناوەکانی خۆتان لێدەن بزان هیچ بەناوین بۆ دروست کرایەیاننا ئەگە دروست کرایەک سەر دەبی ڕیپۆرتی لێدەی بڵێ فەیسبووکەوە بەناوی من دروست کرایە فەورە مە ئەو زارە هەژنۆ مانگە وازیان لێیان هینە بۆیە تێکەتین ینی بەجددی هەژنۆ مانگ بوو وازیان لێنە وتمان تەواو دیارە بێهیوا بوونە لەو خەتەی ئەو زاراتن بە خەتی شین بە پەیزە جگە لە قەرەوە بۆیە باشترین سێرش بکەن ئەوە نقطەیەک دوو ئێمە بۆ خۆمام سوپاسی برادێک دەکەم بەڕاستی هاوڕێیان یەک دوو سەرنج بدەم لەو 5 ساڵەی ڕەنگی ماڵی بارزان 100 ملیۆن دۆلارشان لە من ڕەنزدەر مەکی تەفدا سەرف کردی بێ ڕەنگی بیسی ئەکاونت و پەیجمان هەڕۆیە و بیسیە چشمایی نایتەوە من ئێستا هەفتە شتێکم هەیە یعنی بۆ حاڵەتی فێستان و خردا و خەر ئەوەما بارەحاڵ هەفتە شت چشم لێ ڕۆیە تەفدا 12 ڕۆی بوو مەکی 5-6 چیلۆ ڕۆیە ڕەنزدەر کۆمەڵێکی لێ ڕۆیە نازانم خەرجت کەش لێ ڕۆیە برەوە ئەمە فێر دەبین ئاوڕێیان من دەمە یەک نمونە بڵێم یەک لەو 5 ساڵە یەک فلسمان ئەمە سەرف نەکردیە بە مەبدەئم ئەگە بڕوا دەکەن هەموو کات کەلێما قەومایە خەڵکی ئازادی خواست هاتە پێش یارمەتی ئێمەیدایە 5 کەس تا ئێستاکە خۆبەخشانە ئەو 5 ساڵەی لە گەرما بوومە هەریشێو لە قۆناغێک دەم سوپاسیەک بێچیان دەکەم بەسەندە شتێ نابی باس بکەم یان بە نازناون مەسەڵەن یەک نمونەتانەوە باز دەکەم هەرزە سوورچیەک لەوانەیە کە هیچی لێ نیە چەند پەیزەکیشیدا بەما پەیزی قەدیمیشیدا بەما بۆ خۆی دروستی کرد لەگەریان بوو ئەو شارەزایەکی زۆریەیە ئەو یەک لەوانە بوو وە کوڕەکیشێ ناوی سیگمەیە دژی هەرزلیە متەدەینە هەرزل سرف ئارتیستە بریندارکەرە ئەو کوڕە زۆر مسلمانە هەردووچی لەگە من یارمەتیاندا ئەو زارە سیگما خەتی شینەکەی لێ داخستن و بە ڕێکخراوی ئەوە مانگۆ تەکنەلۆژیای ئاشتی وەریگرتەوە لەبەر ئەوی باگراوندی ئێمانەیە هاوڕێیان ڕێکخراوی تەکنەلۆژیای ئاشتی ڕێکخراوەکە هاوبەشی فەیسبووکە ئەو ئیشانە دەکەن ڕێکخراوی جارێک ڕێکلام لۆکردن ئاپەچیان هەیە دەچینە ناو ئاپەکەی خۆت تۆمار دەکەی ئەڵێ بابە من ناوم ئەوەیە ئەگەر ژورنالیستی پێویستت بە 5 لینک دەچی لە بۆیان دەنێری ئیسپات دەکەی کە ژورنالیستی لەو میدیانەی هەتا کوردیەکانیش مەسەلەن NRT لقاء لەگە کرابیت مەسەلەن کەناڵی هەشتە نازانم هەتا ئاوا ئەو شتە زبرخانەیەش هەر دەکرێتن یعنی شتێکی معتەبەر بی کە دیار بی لەناو سۆسیال میدیا 5 ئەوە بۆ کەسێک ئاکتیڤی 3 لینک کافیە لەگەڵ دەدەی زائیدەن شکایەتەکە فەیکەکە لەگەڵ ئەسلەکەی خۆت یعنی ئەو شکایەتەی لێت کرایە
لینچی خۆت سکرین شۆت دەکەی سکرین شۆت دەکەی لەگەر ئەوەی لە بۆیان دەنێری ئیتر ئەوان بە دوواچوون دەکەن دەگەنە حەقیقەت یعنی شتەکە وەکو مەحکەمەیە ئەوە نییە بڵێ بە واستە دەدرێتەوە کاتێک دەبینین فەیسبوک حەز دەکا ئەو هاکەر و ئەو قورمساغانە عقوبە بداوە ئاپەکەی لە کۆر ئەو مشکلانە ببتەوە بۆیە ئەمە ئێستا کۆنتاکتێکی زۆر باشمان لەگەڵ سەرپەرشتیاری ئەو ڕێکخراوەی هەیە پێرە پێمان گوت وتی بەسەر چاو ئەو ڕۆسبەنێ زوو داینەوە بۆیە بە ملیۆنەها دۆلاری سرف دەکەن 5 ساڵە خەریکن کۆڵمان نەدا هەر یەکەش کەوایە کۆڵی دەدات چکو زۆری زەعادەت و پەیجێک پەروەردە دەکەی دوای ئەوە لە پڕەک دەڕوە زایدەن وەکو گوتم 5 کەس بڕوان بکەن ژماردم 5 کەس لەو 5 ساڵە هاتن خۆبەخش هەتا ئێستا یارمەتیمان دەدەن هەر یەکە و لە قۆناغەکی زۆر بەگەرمی کە ئەوانە بە پارەی خەیاڵی دەکەن سپاسیان دەکەم هەمووش دژیش بەس لەگەرەما ینی هەموو دەنگ و ڕەنگکان ئیسلامیە ئارتیستە خەڵکی ئازادی خوازە دێ یارمەتی دەدا ئەوەش ئیشینگۆیە ها یعنی خەڵکێک کە ئیشێک دەکا ئەنگۆ دەبی ئەوانەی پێیان ناکرد لە پشتەوەرن یارمەتیمان بدەن ئەگەر دەتانێت دژایەتی پارتی وێچێتی بەردام چکو پارتی وێچێتی ئامانزی لە ئێمە چییە لەو قۆناغی لەگەر ئێمە سەرکەوی بڕواکەن یەک بەیەک پێتان وەدەدات ئەو هەنگاوی سەر بگری هەموو زار لەگە یەکێکمان بردبیەوە لە هەر هەمومانی دەدە دوای ئەوە بۆیە زۆر گرنگە هاوڕێنەوە خاڵک دوو هاوڕێیان بێمە سەر کاکوریای بەداخەوە دوێنێ ئەو گەنجە دەنگەکی جوان و دیاری دەڤەری شارە زۆر بوو کۆچی دوایی کرد بە دامی سیارەی بە ئەوەی سیارەی بەداخەوە ینی ئینسان نازانی بەیانی هەڵسی هەڵسا وەڵام سەر و درم گرانی گەنجێک لەو عمرەی و ئەو هەموو ئاکتیڤیتێتەیە بوو لە منتیقەی شارە زۆر ینی خەبەرەکانی گەندەڵی ئەو منتیقەی باش بڵاو دەکردەوە بەداخەوە کۆچی دوایی کرد بەڵام ئەوەی ئەم پرسیم نازانم ڕاستە لە 2019 هەوڵی بەخۆی دەڵێ هەوڵی تیرۆرم درا لە ڕێی سەیارە و ئەو شتانە هاوکات تۆمارەشی دەنجی کۆن هەیە ئەوانە هەیە بەس ئەوێ مزانیم یعنی کوشتن نییە دەبیەوە بە دواتچوون زیاتر بکرێ هەموو ئەوەکان بە سوتفە لەوێ ڕاوەستایە و ئەوەی هاتی ئێرانی بووە ئێستا ئەوەکەی کە کەشف بووە زیاتر ئەوەیە کە تۆما ئەیانی شتێکی قاچاغی تەماتەی هاوردەی هینایە کە ئەوە مەمنوع کرایە سا لێیدا لە هەر دوکانی دوو هاوڵاتی کورتکە کاگوریا و یەکەشکەش هەر هاوڕێ خۆتی بە سوتفە لەسەر ڕێگادی دیەوە بووە یعنی نازانم خاڵی بەهێز نییە لە تیرۆرکردنەکەی بڵێن بە ئەن قەست بووە و لێیدایە و دەشبیتن ینی واردیشە من دەزانم ینی لۆری زۆر خەتەرە لۆری دەبیدە 15 مەتر دووری ڕابوەستی یان خۆتی لە پێش و پشت دەبی هەربێی سکوی ئستاپیش بکە ئەو بەس ئستا بکە ئەتو لی دەدەی لە پشتەوە و ئەتو خەتابار دەبی بەبەسیتیش دەتوانی قوتارت ئەوە بی بەس ئەوە هاتێ لێدانە سوتفە ڕاوەستان ینی من لە خەڵکانێکم پرسی دژەیەشێتین بڕوا بکە گوتی کێشەکە لە تیرۆر ناچیت لە تیرۆر ناچی بەس کۆن دەنگێک بووە دەیانجار هەڕەشەی لێکرا برم ڕەنگی هەڕەشەی لێکرا هاوڕیانە من لە 2006 و 7 ڕەشەم لێ دەکرێت زاری یەکەم یەک کورتەنامە هات هەموو قەڵبم تێک چوو وەڵای سەلام بوویتە فشقیات هەموو ڕۆژێ خێکێک ڕەشە دەگا بەس جارێکیشە بەبەردەکەوین ینی ئەو جارێکە لێم درە پێیان گوتم 3 مانگ پێشترێک کورە دێن لە پێش دەرکەی لێ دەکورد تەسەوڕم ناکرد بێم لە پێش دەرکەی لێم بدەن یعنی بڕوا بکە گوتی زۆر جدیە چوومەتر پۆلیسم ئاگادار کردەوە کە لێیاندام زانیم کورە بە قورئان خەبەرەکە ڕاستە بەنمونە کە لێیدام زانیم بۆیە ینی ئینسان دەبێت بە هەند وەربگری بەڵام دەیانجار ئەتوە ڕەشەل لێ دەکرێت مەرج نییە هەموو ڕەشەکان جێبەجێ بکرێتن ینی ئەوەم لەو پاساو نییە بەرحاڵ ئەوە بەداخەوە مشکلەیمە لەوەدا لیژنە ئەمنیەکانمان هیچ جێی سقە نییە داموو دەستگاکانم هیچ جێ برێت تاقیقەکی بێلایەن بکرێت ئەخە بێلایەن چێ بکە دەبی ئەڵە دەستگای ئەمنی بکە کارمەندێک بکە کۆمەڵێک کەسی شارەزا لەو بوارەدا بکەن ئێوانەش هەموو بە حزبی کرانە بۆیە ینی بەڵام ئەوەی ئەمزانم ئەو شتە نییە کاک وریا بەداخەوەش ڕۆ ماڵ ئاوایی هاوڕێیان یەک شتی بکە دێنێ ڕۆژنامە نووسێک بەشداربازیانی ژیرە هەمووتان دەزانن دەنگ ئێستا بە خۆشیان جێیان لێیە ئەوەی من بزانم کە لە دیبلۆماتیک دوورکەتەوە لە بنەوە لەگەر ئاوا تەنسیقی هەیە لەگە ئاوا میدیا
تەنسیقی هەیە کاریان بۆ دەکات ئینفۆرماسیۆنیان دەدات یعنی ئەوەش بەڵگەیان دایتە دەستە من بڕوان پێ بکە بەڵگەیان بەس ناتوانم ئەو بەڵگەی بڵاوکەم کە هاوڕێیان زۆرتان ئەنگوت بەسە تانەوێ خۆتان ببینن بڵێ ئەوە بەڵگە کاکە ملیۆن بەڵگە لەسەر پارتی وێچێتی بڵاوکراوە هێشتان دەرێ بەڵگە یان بەڵگە لە زەژێر سیستەمێکی دیکتاتۆری قورسە تۆ بەس بیرکەوە سەردەش عوسمان بەس مجەڕەد زانیان چێ تیۆریان کرد من ناتوانم سەرچاوەی خەبەری خۆم قەت بڵاو بکەمەوە یعنی بڕوا بکە ئەوەی گرچاڵی پێم دەکرا بە یەک جملەی دەوی وی بگرم دەوی هەموو ئیسلامیە سیاسەکان بگرم بڵێم ئەوە بەمنی گوت بەس دەبی ڕێز لە پرەنسیبی ئەخلاقی ڕۆژنامەگەری بچیرێتن یعنی لەبەرەوەی بەمنی گوتی نابیناوم بدەیت مۆزوعەکە خە زۆر بەسیتیش بوو ها کێشەی گەورەش نەبوو گرچاڵی هیچ نییە بەس قەزم نەدەدەی تۆ هەر شتێک بوو نابی سەرچاوەکەت بڵێ بۆی لەو ڕانگەکەنا بەڵگەیان دایتە دەستە من بەڕاستی یعنی کەەوە لەگەر ئاوای لە بنەوە ئیش دەکە بۆیە دوێنێ ئاسایشی یەکێتی ئەو زانیاریان لای من هەیە بە دواتچوونیشم کردی ئەوە بەڵگەش کەتە بەشدار بازیانی لە بنەوە لەگەر ئاوا میدیای تەنسیقی هەیە ئینفۆرماسیۆنیان دەداتێ خۆی کەشف ناکە هاوڕێیان ئێستا ئەوانە بە تەمای دروستکردنی کەناڵێک ماڵپەڕەکەن بە ناوی میدیا 21 میدیا 21 گوایە 15 دەکەنەوە لە گەلەری ڕەند لە سلێمانی دەکەنەوە 5 کەسن زەردەشت حەمە ساڵە زریان محەممەد لەشکر حەمید هانا چۆمانی زەردەشت حەمە ساڵە تەوان خەزوورەکەی مەلابەختیاریە سێ چار پەیجی لە دەستە بڕۆن سەیری ئەو چار پێنج ناوە بکەن یعنی من هیچ ئەوە بڕۆ سەیری ئەو چار پێنج ناوە بکەن ئی بەشداری هەندەشتی زۆر باش بوو بەڕاستی جێگای ڕێز بوو بەس بەداخەوە ئەو گەنجانە لەو تەمەنەیەوە دەکەونن دوای پارە دەکەونە ناو گەما زۆر خەتەرن یعنی گەنجن تازە پێڕادەگەن دەزانی چۆن هاوڕێیان ئەگەر ویست ئێستا پارتیەکان کو بناسی دەستی دووەکان بڕۆ سەر هەموو ئەو پەیج و ماڵپەڕانەی هەموو ئەو کەسانی دژین ئەو ناڕەزایەتەی مامۆستایانن دژی ئەو مانگرتنانن دڵنیا بن پارتینە دڵنیا بن تعلیماتی پارتی هەیە زڵدی ئەو مانگرتنەی مامۆستایان بن بڕۆ هەرچی ڕۆژنامە نووسێک ماڵپەڕێک دژی ئەو ناڕەزایەتی جوانەی مامۆستایان بوو ئەوە بزانە لە بنەوە تەنسیقەشی هەیە سەیری سیاسەتی پارتی بکە کە هاوتەری بوو لەگەر سیاسەتی پارتی ئەوە یعنی پێیز بە بەڵگە ناکە نا قەی ناکە جارێک دەبی ئەمەش واری وا هەیە مەسەسەوە یوریا هەمە کەریمی من بەیانی شتەکەم نووسی هەمان باس نووسیت ئێ بەس کاکە من لە یەک جاریوە بوومە نەک لە هەموو خەتەکەی کە پێکەوە دەڕۆین وانە بڕۆ ئەو ناوانەیە من هینام بزانە هەموو شتەکانی ئەوچی میدیای پارتیەیان نە و ئەوانە ئێستا پارتی فێرە مۆدیرێک بوو هاوڕێیان تااقەتی نمایە هەموو خەڵکەی وەربگری بۆ زانیارتە دەرێ بڕۆ لەو شوێنەی خۆتی ئیشمان بۆ بکە پارەکەی دەداتێ یارمەتی دەداتن دەڵێ بەس بڕۆ لەو شوێنەی خۆت ئیشکە تااقەتی نما هەمووی وەربگری زۆر لەو گەنج و مەنج و ماڵپەڕانە تەمیل دەکرێت من ناتوانم ینی خراپە ڕەشببینی زۆر خراپە پارتی وێچێتی لەسە و ڕەشببینی دەژین نەخێر دەیان گەنجی جوانی شەن خۆیان ڕاگرتیە دەیان ماڵپەڕ و پەی چەند جوان ئیش دەکەن خەڵک هاوڕێیان پارتیوچێتی زۆر حەزیان لەوەیە برەی ڕەشببین بی بێ هیوابی کورە پارتیوچێتی زۆر فشەن یەک کەس لەو ئەوروپایلیان قیت تۆ لە هەر وڵاتەچی هەموو زیڕە دەکەن لەو هەولێرەش کە ڕۆژگارێک دادەی باز دەکەین بڕوا بکەن دەکەس برێ مان دەگرین هەموو پارتی تەنگە تاو دەبی هەموو پارتی تەنگە حیزبێکی ترسنۆکە بوو دەڵەیە سەیری مەکەن ئەو هەیکەلەی هەیە لە ترسنۆچیتی ڕێنادا خۆ لە بوێری نییە ئەگە حیزبێک خاوەنی 800,000 دەگری لە چ لە دە مامۆستای دەترسێم لە چ لە دە مامۆستای دەترسێم لە مانگرتنەک دەترسێم ئەوە یەکێتی بوار دەدا بەنمونە یعنی چی لێ هات وێنەیەکی خراپ بوو ڕووخا چی لێ هات پارتی دەترسێ بۆیە وایە بەرحاڵ ئەوەیەم بزانم دوێنێ بە ناوی پۆلیس لە سەرچنار وازانم ئەوە گرتی بەڵام هەموو ئینفۆرماسیۆنەکانیان لێ وەرگرتیە من نازانم ئەو بەخۆی لە شوێنان دەڵێک مۆبایل و شتم وەرنەگیراوە چە شوێنێک باسی کردیە بەڵام ئەویم بزانم بە منیان گوت تا حەدێک مۆبایلی لێ بوو بەرحاڵ ئاسایش دوێنێ بەجدی پۆلیسی تەحقیق و شتیان نەگەکردیە و بە دواتچوونیان کردیە و شتەکانیان ئەوەی ویسیتیان گویا لێ وەرگرتیە لەو ڕانگەەوە بگیرا بوو ئەوە شتێکی خراپە ینی بەڕاستیمە ینی ئەتوو ئەگەر ئاڤای بڕۆ خۆ لەگە ئاڤای ئیش بکە من
کەوایان دەڕم شتیان دایتە دەستە من بڕوان پێ بکە بە بەڵگە بڕۆ کاکە بڕەوە چەمووان کە خۆتان بفرۆشن باشتر بەس مێن بە ناوی سەربەخۆ شتەشکە نوێ دروستکەن دەشبینن ئەو بە ناوی میدیا ئەگە بیگۆڕن بڕیار وایە لەو دە 12 ڕۆژەی بکەنەوە ئیتر ئیشیمەش ئەوەیە لەسەر ئەوانە ڕاستن هاوڕێیان بڕوا بکەم 100 جار گوتیتم ئومێد خۆشناوم ئومێد خۆشناو هێ من هەورامی تێم دەگەی کوراوە حەمید موختارە خەپەیە حەمید موختار ئەوڕۆ باسی ئەویان کردو لە نەژدەی فەسلیان کردی کورە حەمید بە قورئان وەڵڵی پێم عەیبە باس بکەم بڕۆ بەرێ بپرسن نۆ توش لۆ فەسلیان کرد مەلەفەکەی ئەزەم لای ڕای فۆز جەلالە چییە پێ بڵێ بەرحەڵ ئەمن ئەوانم پێشەریفترە لەوانەی لە بنەوە پارتی وێشێتی بەڕاستیمە لەو گۆڕێ دیارە تەواو خۆی ئەعلان کردیە کۆی لێویش دەکە بەڵام زۆر شەرمە تۆ لە بنەوە لەگە ئیژۆ پارتی بکەیت بە تەنکایی بڕۆی یعنی ئەو بێسیقێ بڕۆ کاچم خەتەرترین گروپ ئەوانن بە دەستی دووی پارتینە دەستی دوی باشترین نمونەش ئێستا مەسەلەن لەو ناڕەزایەتی جوانەی مامۆستایان ئەوانەی دژایەتیان دەکەن بڕوا بکە تەنسیقیان هەیە لەگەیان و من لەسەر ئەو نەوعانە ڕادەوەستم لە ئایندەیەکی زۆر نزیک ناوی دەیان پەیج و ئەدمین باسەکەم ئەو ڕۆژش ئەو لاپەڕەن بڵاو کردەوە مدیری مەکتەبە مدیری مەکتەب تەشیر دەکا پەیجە چەندایتی بە 6-7 وەرەقەی دەدەنێ دێ تەشیر بە جوێن بە ئێمەمانان دەدا مدیری مەکتەبە ئەی هاوار مدیری مەکتەبێک دێ تەشیرت پێ دەکات ئەوە دەبیت تەڵەبەیەک پەروەردە بکات دوێنێ قسەشم نەکرد بە تەلەفۆن بەس پێم عەیبە بڵاو بکەمەوە کەتنی عیزیش بە شەوان دەکەن بەهەرحاڵ پارتی تەمویلی هەموو کەسێک دەکات جێ لێ نییە گرنگ ئەوە بی هیچ بیر لەوە ناکە کوربا بەوە مدیری مەکتەبە نابی ئەخلاقی بگۆڕی سانا بەرزنجی هونەرمەندە نابی بیگۆڕی زەکەریا هونەرمەندە نابی بیکێ بزنس ئەوانە کۆمەلگا وێران دەکەن ئەو کچە جوانە بەهرەمەندە نابی چاود لە ناو لینجی بی دەبی چاود لە مێشی بی بەهرە و جوانیان لە وڵاتە کوشت هاوڕیان دوایان شتر بە کۆتایی بڵێم شاسوار عەبدولوایەت بڕۆن سەر کەناڵی NRT هەموو خەبەرەکانی لە قازانجی تورکیادا دەڕێژی لەسەر سووریا یعنی لەبەرەوەی بە کوردی دەزانی خەڵک چاودێری دەکەن ئێستا چاودێری بە شەعرەبیەکەش دەکەین یعنی بەر ئەوڕۆ چۆ خەبەرەشی بڵاوکردنا دوێنێ خەبەرەشی ئەمریکا لە سووریا دەکشێتەوە ئەمریکا لە سووریا دەکشێتەوە و یعنی بە مطلقی باسەکە هاوڕێیان ئەوانەی دەستی دوون لە پارتی و لە بۆ تورکیا دێن خەبەر لە دژی مەسەلەن ئازادی خوازاندا دەڕێژن خەڵک بێ هیوا دەکەن جەوێکی ڕەشبینی بڵاو دەکەن وا دەکەن ئەوە ئیشیانە خۆ ئەوانش کە پەیجێک ماڵپەڕێک دادنێن هەمان شت دەکەن خۆنان وێنێکی مەسرور بارزانی دابنێن ناکاچی من دێ مەسەلەن فۆکس لە سلێمانی دەکات زۆربەی میدیاکان پارەیان دەدرێتی بەشێک با بەویجدان نەبین پارەیان دەدرێتی بڕۆ ئیش لەسەر مکەسەراتی خەتی سلێمانی بکە بنمونە ئەوە ئیشیان دەخۆ نایە وێنێکی مەسعود بارزانی مەسرور بیان بە شان و باڵی هەڵبدا بە تەنکایی لۆی دەڕواتن هەتا جەوێکی بێهیوایی خراپ پیشان بدات باشترین نمونە کاکە فەیسبووکی هەر هەمومان لۆگۆمانە پێناسەمانە یعنی ئەوە دەموچاومانە هەر یەکە چ دەنووسی چ دەڵێ دیارە ئێستا دیارە من دیفاع لە ڕۆژاوا دەکەم بەبێ ئەوە لە خەتە نیشتیمانەکەی دەکەم بنمونە دژی تورکیا ماکەوانە سەرێشەی زۆر گەورەی لێرە لە بۆ من دروست کردی نەکە لە ناوەنگۆ بڕوان پێ بکە من ئەوە خەتی من دیفاع لە ئازادی سیاسی دەکەم من دژی سیستەمی مافیایی و گەندەڵیم بە ئاشکرا لە بەرامبەر هەردوولا بەڵام زیاتر فۆکس لەسەر پارتی لە هەولێرە لە بەرەوەی لە هەولێرە ئێرهابەکەی زیاترە بەرحاڵ ئەوە جارشکە بازەکەین بۆ ئەوەندە فۆکس لەسەرەوەکەین ئەز ئەوەی شاسوار بڕۆن لە عەرەبی ئەڵێ لە سووریا دەکشێتەوە تەحەدا دەکەم پاشە شاسوار نەک ئێستا نەک ئەو لێدوانەی ترامپی ئەوە ترامپ بەخۆی گوتی نازانم چێوەی گوتێت ترامپ بژێت بکشێنەوە ئەمریکا و ئیسرائیل ناکشێنەوە هاوڕێیان دڵنیابن ئەو وەزعی ئێستا هەیە لە بۆ ئەو دەوڵە ئیسرائیل لە کورد و درۆزەکان باشتری بەدەست ناکەوی لەو منتیقەی بە تایبەتی کورد بەو هێزە تۆکمایە یعنی و ئەوانیش بڕیادە من 1000 جار گوتومە جەوەک دانەوە دروستکەن بێ هیوایی دروستکەن بە پێچەوانەوە ئێستا ئەحمەد شەرع دەرێت لە ڕێگای حەسەدا علاقاتی لەگەر ئەمریکی و ئیسرائیلەکان خۆش بکاتن سیر مەکەن بۆ شەڕیش بۆ هەر شتێک هەسەدە ڕقەمەکی گرینگە لە منتیقە کورد لە ڕۆژئاوا ڕقەمەکی گرینگە ناکەوی
تورکیا لە گەورەترین ئەزمەدایە، تورکیا خراپترین وەزعی هەیە، تورکیا لە سووریا زۆرترین زیانی بەبەرکەت، ئەو هەموو پارەی وەکو ئێران کو ئێران ئەو هەمووی کرد لە هەمووان خراپتری لە سووریای دۆڕان لە لیبیای دۆڕان لە عێراق لە هەر پێ هینیان ماندیان کرد ئەوەیان کردەوە قەزدم لەسەدەی بۆیە زۆر خەتەرە هاوڕێیان ئەوانە دێن نقطەکەیمە لێرە لەسەر پرەنسیبە شاسوار زۆر عیبە یعنی خەڵک منداڵ نییە کاچی خۆم لە سەردەمێکدا دەژین هەمومان متابعە دەکەین بەردەوامی لێت دەدەین دەهەندە فۆکس لەسەر دەکەین فۆکس لەسەر دەکەین بڕۆ دژی پارتیوێکێتی بە بەڵام مایە لە پەنای تورکیاوە بەوەبی بڕۆ بە پارتیوێکێتی باشتر لەوەی ڕکلام لەبۆ ئەردۆغان و جێشەکەی و جۆلانی ئەوانە دەکەین خەبەری دژی ڕۆژئاو کرد بابە مەسەلەی نیشتیمانی ئەمە یەکێک لەو ڕەخنانی لە پارتیوێکێتیمان هەیە مەسەلەی نیشتیمانیە کە هێزی نیشتیمانی نین چ ئەوان چ ئیسلامیەکان دەورەشی زۆر خراپیان دیت دێنە سە ئیسلامیەکان شاڕێن هەڕیاندایان شت بە پەلە برێم سووریا لە سوید وڵاتەکە نمونەی وڵاتی جوان و دیموکراسی بوو نمونەی وڵاتی جوان و دیموکراسی بوو بڕوادەکەن لە 28 ڕۆژ ببوورن گەرم داهات لە 28 ڕۆژ 32 تەقینەوە و کوشتن حاڵەتی ڕوویدایە 32 تەقینەوە و کوشتن ڕوویدایە ئەوە لە هیچ وڵاتە چینیە لە شەرق ئەوسەتیش باشە وەزعی زۆر خراپمان توش بووە ئەو وڵاتە جوانەی ئەو وڵاتە جوان 150 چەپ نەک بە مەفهومە کۆنە مارکسیە نەنا مەسەن ژینگە هەر بە چەپ حیسابە سۆسیال دیموکراتەکە هەر بە چەپ ئەو بەرەی چەپ لێرە دایموو سعات 51 بەسەرەوە بوونە ڕاسیزم نەبوونا هەتا 2010 نەدەگەیشتنە پەرلەمان وجودیان نەبوو وەکو حزب 2006 ئەوانە هەوڵیاندا دروست کرد دوای ئەوی لە دانی مارگ نەزاعەتیانینە ئێستا ئەو وڵاتە حزبە ڕاسیستەکان لە سوید دووەمە لە دوای سوسیال دیموکراتە کە سوسیال دیموکرات با پیرەی یعنی ئەو وڵاتەی دروست کردیە لە ئەڵمانیا بە هەمان شێوە لە هەموو ئەوروپا ڕاسیزم گەشە دەکا بە چ گەشە دەکا هاوڕێیان خەلەلی گەورەی هەرە سەرەکی ئیسلامی سیاسیە ئیسلامی سیاسی ئەوان حەز دەکەن ئیسلام غەڵەت بکە تاوان بکە شتی خراپ بکە بۆ ئەوی گەورەی بکەن تاوەکو ڕاسیزم گەشە بکە بڕوا بکەن سەلوان مۆمیکا ڕەنگی لەو ڕۆژانە دەنگۆی کوژانی بڵاوبوویتەوە بەزم بۆ خۆم ئێستا گەیشتمە قەنەعەت نەکوژرای هاوڕێیان بۆ زانیاریتان ئەو دەبا ئەوە هەندێک شت هاتە پێش نەمتوانی هاوڕێیان سەلوان مۆمیکا ژوورەکەی نهێنی بووە خانیەکەی ئەوانە دۆزیتیانەوە چوینە ژۆرێ دەرکە کرایتەوە کامیرەی چاودێری هەموو کەسەیت تێم دەگەی کەس نییە لەبەری زۆر هەرزانە هەموو کەسێک یەکەچی وەکو سەلوان مۆمیکا عەجەبەن کامیرەی چاودێری نەبووە پیشان نەدرایە لە ناو لایف چوە جغارە بچێشی وە لێی درایە کو دەرکە کراوە کو اختراع کرا کو زاندرا کو مەسەلەن بە تەک لایڤەکەیدا چوونە و کوشتیان 5 کەسیان کرد ئەمە گوتم دیارە بە پێی کامیرەکان بووە وەڵا ڕۆژی باشتر بەریاندا پرسیارەشی زۆر گەورەیە وایەیان نا زۆر گەورەیە کەسێک ژیانی ئەبەوەندە کەس بەقەدەر سەلوان مۆمیکای ژیانی خەتەر نەبووە ئەو ڕاسمۆس مالودان ئەو دو قورئانیان سوستان کە ئاڕێیان من لەگەڵتاندام بەڕاستی سڤزازی بوو بەڕاستی ئەچوو لە ڕۆژی جەژنە بەرامبەر مزگەفتی ئیسلامەکان قورئانی دەسووتاند شتێکی هەتا بڵێ قێزەوەنا هەتا بڵێ یعنی وەی کرد سوید یعنی یەک کەس هەموو قوانینی سویدی گۆڕی سوید وا قانونەکەی دەگۆڕی هەر بە تاواتی ئەو ڕۆژە حکمیان ئەوەدان ئەو ئەوید کە ئەوی لەگەریدا بوو قانونی ئەو وڵاتانیان هەموو گۆڕی یەک کەس دوو کەس زائیدەن سویدیان تووشی گەورەتری کێشە کرد توش بۆیە بە من شاردیتیانەوە ئەگەن ئەو ئابروچوونێکی زۆر گەورەیە کاکە وەڵی پارتی بیکرد بە ئایامان دەبن سوید معقولە ئەوە جیان لێ هات متابعە دەکەن معقولە ئەو کابرا ژیانەوەدا مهدد بی خانەکەی بدۆزرێتەوە دەرکە بکرێتەوە کامیرەی چاودێری هەبی اختراق بکرێ لە ناو لایف بچن بیکوژن کەسیش نەجیرێ گومان هەیە ینی بەجددی گومان هەیە بەشە چی من نازانم من بۆ خۆم ینی بەشش ڕەنگی تیرۆریش کرابی هەموو اختراقانە کرابی چکۆ شتانە هەبووە لە ناو فلیم دیتیتمان بەس یعنی عقل قبولی ناکە قبول وەرە تو ئەو هەموو اختراقە ئەمنیەی بکەی لە وڵاتێکی وەکو سوید چکو ئەوانە دەزانی کو دەزانن بەنمونە بەر لەوەی لێت بدرێ ئاگادارت دەکەنەوە
متابعە دەکەن ئەگە بیانەوێ ئەگەنان لێ دەگەڕێن زاری وایە دەرێن با لە کۆرمامتەوە بڕوا بکە زاری وایە دەڵێن لە کۆرمامتە سەرێشەی گەورەیە بەڵام یعنی ئەو فەزاعەتێکی گەلە گەورەی ئەمنی سویدە یەکێکی وا ئەو هەموو اختراقە ئەمنیە بکرێ کەسیش ئەو ڕسمەی بڵاو کرا بۆ زانێ ڕاز نییە ئەو مانجی چاری پارە لە یەکێک لە فەیسبووکەکە لە کورا ئینستاگرام هەبووە مانجی چار ئەو ڕسمە ئەسڵ نییە ئەو ڕسمەی سەربام ئۆمیکای ئین کوشتنەکەی نییە دانە پێنج گولە لە سەر چیدایە دەبی هەموو تەخین و نازانم ئەوە نووسیە براکەم ئەو ڕسمە درۆ بوو کە بڵاو کرا گومانەکە هاوڕێ من ئەوە نازانم بەڵام وای کرد چی کرد هاوڕێیان فۆبیای دژە ئیسلام گەلێک بەقۆت بوو یعنی هەندێک ئیسلامی هەن هاتینە ئێرە زۆر بێعەقڵن بەڕاستی هەندێک لە ئیسلامیەکان کاچ خۆم حەقیانە کابرا 30 ساڵە بەخێوت دەکە ئەو وڵاتت لۆ دەکە ڕاستە تۆ سکات دەدەی بەس هەندە بەس لە مەکتەب و لە خەستەخانە و لە ئەمنیەت و لە سەد کە یارمەتیمان دەدەن بەس یەک جار نەخۆش بکەوی ئەمەلیاتێک بکری $1 ملیۆن بڕوا بکەن یەک جار بەس ئەوە دەیان شت یعنی خزمەتێکی زۆر گەورەت ئەو ئەتوی هینایە بۆەوەی بە پێی قانونی سوید بجوڵی کاکم هاتیە دەرلێرەیە 30 ساڵە بە من دەڵێتن خزمەت شێخ لوقمانی لە نەرویجە دەرێتە من بڕۆم بە جادوو هەیە ئەی هاوار لێرە دێ مسیارەکە لێرە دێ سیغە دەکات لێرە دێ تێم دەگەی ئەو ژن دەکوژی سێ ژنی هەیە بڕوا بکە سێ ژنیان هەیە بە ناوی جادیا ئەوەیان دەکەن کاکە شێت بوونە بە دەستمانەوە یعنی ئەو ئەوروپای هەموو ڕۆژە قانونەکانیان لە هەموو دەوائیرەکان دەگۆڕن بێزار بوونە لێمان ئەوە لە پەناهەندە بەگشتی و لە ئیسلامی سیاسی بوویتە باشترین زەخیرە لەو بەگەشەکردنی ئیسلام ئەوە ڕاسیزم ئەوانە ئەزانن زەریدەک ماڵپەڕەکەی لێرە بەناوی ئەلکۆمپیس بە عەرەبیە ئەلکۆمپیس بڕون لێدەن هەموو ئەوانە هەیە شتی باشتەدا ئەوانەی کە سویدی نازانن ئەوە دەبی کابرا سەرنووسەرەکان خەبەرەکانیان بڵاو دەکردەوە تالیقاتیان ڕاگرت لەبەر ئەوەی هەموو خەڵک دەیانگۆ دەستیان خۆشبی زۆر باشە چاچیان کردی ئەتو ئەو دیوە ئیسلامیە دەبینێ منیش ئیسلامیەک ئەوە بم لەو ئیسلامیە متەشەدیدادەم دەرم دەستیان خۆش بەس کابراایەکم لە ئەوروپا گەورە بوویمە و دەرزانم ئەو شتانە زۆر خراپە ئەگە پێشم خۆشبی نابی تعبیر بکەم هەم بۆخۆم هەر بۆ خۆ بڕوا بکەن دژی کوشتنم ئەگە بەدەستیم بی جەندرمێکیش نەکوژێ ئەگەر چکۆم پێم ناخۆشە دژی شەڕم دژی توندتیش قەدیتانم بڵێم ئەها 5 جەندەرمەی تورک کوژە قەدیتان ئەو خەبەرە مەسلەکە پرەنسیبە نەک ئەگەنا تورک گەورەترین دژمنی سەرسەختی کوردە بەڕێزان بە ملیۆنەها ئیسلامی لە سەر تاسەری دنیا و بە دەیان هەزار ئیسلامی ئەوانەی لەو ماڵپەڕانە دایان نووسی دەستیان خۆش بێ هەر بژی باش بووە بۆ بوو ئەزانن هێزە ڕاستەکان ئەوانیان هەموو بردبوو تەرجمەیان دەکرد دەیان گوت ئەمە ئەوانەمان هینایتە سوید کە دەستیان کە حەزیان لەو شتانەیە کە پشگیریتی کابرا تەعلیقاتی ڕاگرت گوتی تەعلیقاتمان قفلدا لەسەر ئەو کەیسەی لەبەر ئەوەی لە زەرەری پەناهەندە بەگشتی و ئیسلامی سیاسی بە تایبەتی بوو تۆ دێ ئەو وڵاتە ڕاستە ئازادی هەیە بەس ئەو ئازادیە نییە ئەوان متابعەت دەکەن من جارێک مزاهرەی لە گەرمەی داعش بوو برادرێکی بەرپرسم هەیە لێرە تەلەفۆن وەکرم کو بواردەدەنەوە ئیسلامیانە لە گەرمەی داعش و ئەمە گەرم بوون لەسەر ئەوەی یەزیدی گوتی لێگەڕێ ئەمە دەمانێت کەشفن چەند کەسن چۆنن چ دەکەن وێنەکانیان یعنی شتمان پێ دەوێت قووەتیان بزانین چەندە کاکە بڕوا بکەن دوای ئەوەی نەرویج کە ئەو کۆمەڵکوژەی نەرویج و هەندێک لەو کارە تیرۆریستیانەی کە کرا لە ئەوروپا بەنمونە ئەوان هەستان داعشیان دروست کرد بڕوا بکەن بەشە شیرۆ چییە ئێستا ئەوان مەسەڵەن دەزانن هەموو ئیسلامیەکان گەرمن خین گەرمن دەیانەوێت جەریمە بکەن قەتل بکەن تەقینەوە بکەن تخریبات بکەن لە ئەوروپا چ دەکەن حرەکەتیانەوە دروست دەکەن هەمیان دەبەنە شەقل ئەوسەد دای ئەوە هەر هەمیان دەکوژن وەکو داعش هەر هەمیان دەکوژن وەکو یعنی بەدەستی خۆمان ئەمە وێنەیەکی مۆدرنمان پیشان نەدایە بوویتە گەورەترین زەخیرە لە بۆ ئیسلام لە بۆ ڕاسیزم لە هەموو ئەوروپا ها کە ترامپ سەرۆکەکەیە من زۆرم پێسەیرە خەڵکانێکی کورتان متعاتفن لەگەڵ ترامپی کورە بابە ئەو کابرایە ئەو بەدەستی بی یەک سەرڕەش ناهێنی لە ئەمریکا کە توش سەرڕەشی لێ ناگەڕێ بە ملیۆنەهان کەس و هەر ڕۆژێ زایدن تەواویش نییە هەر ڕۆژێ قرارێکی ئەنتیکە و لەگە وڵاتەکی جەپە بەس کاکە و کابرای ڕاستیستە بەس دەوێت چاوشین و پرزەردەکان لە ئەمریکا سپی پێستەکان لە ئەمریکا بمینێنەوە ئەوانە زۆر خەتەرن بەرحاڵ ئەوە لە سوید ڕوویدا حاڵەتەکی زۆر خراپ بوو مافیا
زۆر بەهێز بووە ئەمن ئەڵم لە 24 بەس بۆ زانیاریتان کە بەسەری باگودای ئەوە بەرنامە بەشەشی ئێران لە پشتە لە بۆ ئەوەی تەنسیقی لەگەڵ رووسیایە فەوزای لە ناو سوید دروستکە ئەوە من دەقیقم لەو خەبەرەی ها ئێران و لەو ماوانە 19 کەسیان گرتیە کە بەشەشیان فرێدە ناو میدیا ها یعنی گەورەترین ئیمامی شیعەیان لێرە دەرکرد هەفتەکەی تر گەورەترین ئیمامی شیعەیان لێرە دەرکرد ڕاوشکارێکی گەورەی حکومیان کەشف کرد کەس لەگەر ئیطلاعات تەنسیقی هەبووە ئێران فەوزا لە ناو هەولێر لە ناو سوید دروست دەکات لە ناو سوید لەگەر رووسیا لەبەر ئەوەی ئێرە ئەندامی ناتۆیە ئەو شەڕانە هەیە دەمی مافیاکانیش بەشەشی لەوەیە بۆ زانیاریتان ئەوە خاڵێک لە خاڵەکان خاڵی دووەم ئەو وای کردیە جەوی ئەنتی ئیسلامی زۆر بەهێز بەکو گوتم ئەنتی ئیسلامی ئاوا دێ کابرایە چێش سویدەکەی دوێنێ دەچی دە پەناهەندە دەکوژی دە پەناهەندەی کوشتیە بڕوا بکەن کە کوشتی تا ئێستاش پێی نارێن ئەرهابی بەس ئەگەر ئیسلامیەک بایە ئەگەر پەناهەندەک بایە هەموو میدیای سویدی دەیانووسی من کە پێتان دەڵێم ئەو وڵاتە جوانەوە بەرجی ڕاستیزم دەکا جگەلەوەی ئەو حزبەوە بەرەو حزبی ڕقم یەک دەڕوە یان حزبی نسبەتەشی گەلە گەورە ئێستا لە دەرەوەی دەسەڵاتە بەس بڕیاری گەورە بەدەستیت بە بێوان بڕیار ناڕواتە ڕێیە ئەوە مشکلەیە و کۆمەلگا ئەزانن زانکۆ یعنی ئەمە چەند برادەر و شتن لە زانکۆ پۆلیس تەندروستی میدیا هەر چاری پڕ لە ڕاسیزم بووە پڕ لە ڕاسیزم بووە لە وڵاتە جوانەی بەشێکی ئەوەیە پەناهەندەی وەکو ئێمە نەمانتوانیا وێنێشی جوان پیشان کاکە دێتە ئێرە دەرێتن کو دەبی مێرد بەڕەشی بکەی کو دەبی ئەوە مادام نەبووتە ئیسلام مادام ڕەخنە لە ئیسلام دەگری دەبی بیکوژی کورای هاوار ئەوە لایوان کفرە تو نابێ سەیری کۆمەلگای ئیسلامی بکەی کۆمەلگای ئیسلامی بە لەشفرۆش و بە ئارەخۆر و بە دز و درۆزن و 2 ملیۆنە بەڵام براکەم 6 ملیۆنی کە باوەڕترەیە 6 ملیاری کە ببورن 2 ملیاری مسلمانە بە هەموو نەگوو ڕەنگەچی 6 ملیار بەشەری ترە دوو ئەمە هاتینە ئەو وڵاتانەی کاچی من هاتینە وڵاتێکی سوید ئەمە دەمانەوێت یاسای ئەو وڵاتە بە پێی کەلتور و قەناعەتەکانی مەبی لە کاتێکدا ئەوان ئەتوێن هینای تێرە بتکەنە سویدی منداڵمان بکەنە سویدی تۆ دەتەوێت بە قەناعەتی بۆیە ئەلێرە پێک دەدەن فۆبیای ئیسلامی ئەوەندە بەهێز بووە کە جاریوەن زۆر ناحەقیە زۆر ناحەقیشیان لە بەرامبەر دەکرێتن و ئەوە بەس غەڵەتی وان لە هەموو شتە شارستانێتی ئەوروپامان تێکدا بۆیە زۆر خراپە ئێستا ئەو کوشتنەی ئەوە بڕوا دەکەن لە میدیا ڕۆژێک لە یەکێک لە تەلەڤیزیۆنە دیارەکان ئەوزانم تێڤ فیرا بوو گوتی 11 کەس قوربانیە مجریمەکەیان بە قوربانی حساب کرد مجریمەکە کە خەڵک شێت بووە نەک ئەمە سویدیش کاکە سویدی هەیە بە پرەنسیب خەڵکی زۆر ئازادی خوازن ها خەڵکەکی گەلک پانتایە دیفاع لە ئێمەدا ئەو ڕۆژە دیتان لە ئەڵمانیا 9 ملیۆن کەس هاتبووە سەجادەی لە بۆ پەناهەندەی 9 ملیۆن کەس لە دژی ئەو دوو حیزبە ڕاست ئەو دوو حیزبەی زدی پەناهەندانن خەڵکەکە لێرە خاوەن پرەنسیبە ئەوانەی دیفاعیان لە فەڵەستین و غەزە کرد 17 مانگ بەقەدەر هەموو دەوڵەتە ئیسلامیەکان خەڵکەوە بەقەد 1 مانگی سویدیان ئەمریکا دیفاعیان لە غەزەی نەکرد ها شعبی سویدیان شعبی خوێندکارەکانی زانکۆ بۆیە خەڵک لێرە پرەنسی شێت بووینە لە هەموو زانکۆ پۆلیس کاکە بە چاویان دەیان بینین وەڵڵا بڕوان پێ بکە جارێک ئەمە ئەمبۆلانس هاتە ماری مەخت ئەو سیستەرەکە بوو دەرمان کردە دەرێ لەبەر ئەوی وەکو ئەوە لە سەرمای دەخوڕی بابەمە نەخۆشمانەیە هاتبوو یعنی وەی دەزانی لەو پەناهەندە فەقیرانن لێی دەخوڕین دەرمان کردە دەرێ شکایەتمان لێ کرد تۆ وەرە لە بەشی تەندروستی لە بەشی پۆلیس لە بەشی ڕاگەیاندن کە لە تا ئێستاش هیچ میدیایکی سویدی بەو کابرایی کە ئەو گەورەترین جەریمەی کوشتن لە مێژووی سوید کە کۆمەڵکوژی کرابی ئەوەی ئۆریبرۆی بۆی پێرێ بووە پێی ناڵێن ئێرهابی و خەریکە بڵێن ئەوە نەخۆشی نەفسی ئەوانەی هەیە و قوتاریش بیت ئەوە لە ناو ترشە دەوڵەتی قوڵ هەیە ئێستا لە ناو دام و دەستگا هەرە باڵاکانی سوید خەریکە دەوڵەتی ڕاسیزم دروست بی بە تایبەتی ئەو یەمینیانە هاوڕێیان خەتەرتریشتیش لەوێ پەناهەندە زۆر هاتە ئێرە بەس بە هەیکەل لێرەیە نە کەلتورەکەی وەردەگری نەدەگۆڕێ دەیەوێت بە عەقڵی کوردستان بخوڕیتن لە هەمووی ئەوەش خراپتر کە دەبتە دەنگدان کەسیان ناچن دەنگدان وەڵڵا سەتایەکی پەناهەندە ناچە دەنگدان کە ناچی دیفاع لەو بەرەی چەپ بکە ئەوانەی دژە ڕاستەکان بڕۆ با بە دەنجیان پێ بدەن هەتا بتوانن لێ نەگەڕێن بێنە دەسەڵات بەهەرحاڵ هاوڕێیان
سوید زۆر خەتەر بووە ڕۆژ نیە تەقینەوە شتی لێ ڕوو نەداتن باشە شێوەکو گوتم ئەو فەوزایە هەر بۆ خۆی مافیا لە دوای ئەو لە 2017 خەڵکەشی زۆری وەگرت باشە چی ڕاستیزمەکان گەشەیان کردیە دانەوێ بەهانە کەبی بۆ ئەوی ئەزیەتمان بدەن بۆ ئەوی شەعبی سویدی یعنی ئەوەی سەلوان مۆمیکای بنمونە کاکە ئەوەندەیان گەورە کرد ئەو ئیسلامیانە ئەوەندەیان پێخۆش بوو تەعبیریان کرد لە میدیا کاکەەوە هەموو خۆراکە لە بۆ سوید لەبەرەوەی تو لایەنە ئیسلامیەکەی دەبینی بەس لایەنە سویدی و ئەوروپیەکەی نابینی دیتان لە بەریتانیا دایان چەندین هەزار کەس مزاهرەیان دەکرد هاواریانەوە سەلوان مۆمیکا لۆ لەبەرەوەی ئەو دەڵێ هەرچی کرد نابی بکوژێ ئەوە قەناعەتی ویە ئەتو قەناعەتت وایە ڕاستەکەی ئەمیش لەگەردامە حتا بڵێ شتێکی ئیستفزازی بێتان بەڵام کاچی خۆم بە قوربان تۆ ئەوەش بیر بکەوە ئەو لای کەشێ لای زۆر ئاساییە بڕۆ کتابی مەسیح بسووتێنە بڕۆ دەستوری سوید بسووتێنە بزان کەس قسە لەگە ئەو لای وایە تۆ لە وڵاتە دەژی هاتی لەو سویدە دەیان هەزار کەسوی دەستیان خۆش بی سەلوان مۆمیکای کوشت لە ناو سویدە ئێکاکەم ئەوەیان تەرجمە کرد ناڵێم کابرا ڕاست قەفلیدا لەبەر ئەوەی سویدی قبول ناکات و 30 ساڵ پەروەردەت بکە یارمەتیت بدات دەرگای ماڵەکەی وڵاتەکەت لۆ بکاتە توش هێشتان وەکو فاشێک بیر بکەیەوە هەڕیان هەر ئەو شتانە بوویستم ئەو چەند تەواڵە بۆ بوو سەرشی مێشاندن بەس هەموو لەسەر خڕبەوە بەڵام دڵنیا بن هێشتان لەگەر ئەوەی کە ترام پاتێت کۆمەڵێک لەو 4 ساڵی ئیتر ئەگەر تەواو بکە ئەگەر تەواو بکە سەرێشە گەلێک زۆرە ڕۆژێ و ئەم یەکێک لە ئەملاق هەرە گەورەکانی دنیا کە ڕووداوی زۆر گەورە دروست دەکات بەڵام هێشتان ئایندەی مرۆڤایەتی هەر بەرز دەبی و ئێمە نابێ بێ هیوا بین و ئەگەر هیوات کوشت یعنی جمو زۆر نابی و ئافرین بۆ ئەو کەسە ئەوریە هەما کەریم لەبەر ئەوی موقفی ینی کەسێک بوو خۆی نەدۆڕاند بوو معاناتی خەڵکی بڵاو کردو خۆگەنا چ زەزەی گەورەی نەکرد بەڵام لەو منتیقەی دۆستیەکانی بڵاو دەکردەوە کەمرد خەڵکێک خەمی لێ دەخوا بەس وەرە دەیان کەسمان دیت لە پیاوی دەسەڵات بوو کەمرد چۆن بوو شەو شات